بەرپاکردنی قوربانی بە کۆمەڵ لەلایەن هاوڵاتیانەوە لە هەرێمی کوردستان بەردەوامە وەکو نەریتێکی ساڵانە کە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە سەرچاوەی گرتووە بەشێک لە دانیشتوانی هەردوو دەڤەری بیتوێن و پشدەر قوربانی بە کۆمەڵ ئەنجام دەدەن. ئەمە بەشێک لە دانیشتوانی گوندەکانی زورکان و تووەسوورانن لە قەزای پشدەر نزیکەی 400 سەر ئاژەڵیان کردووە بە قوربانی. گوندنشینان قوربانیەکەیان بە هەرەوەس کردووە و وەکو نەریتێکی خۆشیان هەموو گۆشتەکە لە مزگەوتی گوند کۆ دەکەنەوە و دواتر بێکسانی دابەشی دەکەن. ئێمە وەکو خەڵکی گوندی زورکان وەکو نەریتی ساڵانەیە کە ئێمە قوربانیکردن پێشتر لە بەس دەکرا بەڵام ئێستا بۆ حکمی گەرمابوون و وەرزەکە گۆڕاوە خەڵک لە ماڵی خۆی قوربانی دەکات و دواتر چاکی دەکات لە ماڵی خۆی دواتر دەین بۆ مزگەوت لە مزگەوتیش بە شێوازێکی جوان و ئێسک و نەرمکە لێک جا دەکەینەوە و بە شێوازێکی جوان لێرە بەسەر نفوس دابەش دەکەین. دابەشی دەکەین بە شێوەیەکی یەکسان و دادپەروەرانە لەوانەیە بە تەخمین 280 تا 300 حیوان ئێستا کوژراوەتەوە لەبەرەوەی نەشوانتانیوە هەموو شوێنەکان ڕاوکەین بەڵام لە 180 تا 85 خەڵکی گوندی زورکان قوربانی کردووە. وەکو گوندی تووەسووران ساڵانە وەکو نەریتێکی ئاینی کە گوندەکەمان هەڵدەستێ بە قوربانیکردن ئەم ساڵ زیاتر لە ساڵانی ڕابردوو خەڵکەکە بە گەرم و گوڕتر زیاتر هاتووە بە پیر ئەم نەریتە ئاینیە پیرۆزە. ئەمەش بەشێک لە هاوڵاتیانی قەزای حاجیاوان لە دەڤەری ڕاپەڕین ئەمانیش قوربانی بە کۆمەڵیان کردووە. هاوڵاتیان دەڵێن قوربانی وەکو سونەتێکی گەورە و دروشمێکی ئاینی بووەتە بەشێک لە ژیانمان و ساڵانە نوێی دەکەینەوە. ئێرە سنوورەکەی مە ئەوەی کە لە قەزای حاجیاوایەن ئەو سنوورە دەوری 250 ماڵ تا 260 ماڵە 36 سەر حیوان کوژراوەتەوە. ئەم ساڵ وەکو ساڵانی ڕابردوو زیاتر لە ساڵانی ڕابردوو بەپێی ئەو وەزع ناخۆشەی کە بەسەر خەڵکیش داهاتوە کە نەداریە کە نەبوونیە بەڵام خەڵک بە جورئەتە ماڵاتی زۆر دەکری و دەیکا بە قوربانی و بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار. دیارە ئێمە لە قەزای حاجیاوە ساڵانە نەریتێکی زۆر جوان پێڕەو دەکەین ئەویش ئەنجامدانی قوربانیە بە کۆمەڵ بێگومان ناوچەکان لە حاجیاوە دابەش بوون بەسەر کۆمەڵێک گەڕێکدا هەر چەند گەڕێکێک بەیەکەوە ئەم نەریتە ئەنجام دەدەن. مامۆستایەکی ئاینیش دەڵێت هاوڵاتیان وەکو ئەرکێکی ئاینی با گەرم و گوڕیەوە پێشوازی لە جەژنی قوربان دەکەن و قوربانی ئەنجام دەدەن. ئەوان لە بەرامبەر ئەم کارەیە تەنیا چاوەڕوانی پاداشتی خودای گەورە. چکە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێت دەزانن ئەو قوربانیە چەند مهمە ئەوە مهمەکەوە هەم خوێنەکەی و هەم گۆشتەکەی و هەم قۆش و هەم حتا ئەو سمەڕقانەشی کە لە ناو پێڵاوەکانی پێدەڵێن ئەویش دێتەوە تای تەرازوی خێری ئەو کەسانەی کە قوربانی دەکەن. قوربانی بە کۆمەڵ و بەخشینەوەی گۆشتەکەی بەسەر دەوروبەر و خزماندا ساڵ بە ساڵ لە نێو هاوڵاتیانی کوردستاندا زیاتر دەبێت. شارەزایانیش دەڵێن قوربانی جگەلەوەی دروشمێکی ئیسلامیە و هاوڵاتیان بەرز ڕای دەگرن هەمان کات سوودی ئابووری و کۆمەڵایەتی گەورەی هەیە کە پێویستە بەردەوام بێت و خەڵکی بۆ هان بدرێت. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.